دەسەڵاتدارانی کوردی هەمیشە لە پێناو بەرژەوەندیە تایبەت و حیزبەکانیان سازشیان لە ماف و بەرژەوەندیە گشتیەکانی میلەتەکەیان کردووە. زۆرجاریش لە پێناو پۆست و پلە و پارە تەنانەت لە جێگەی ئەوەی شانازی بە کوردستانی بوونی خۆیانەوە بکەن لای سەرکردە عەرەبەکان شانازی بە عێراقی بوونی خۆیانەوە کردووە. نمونەی سەرۆکی هەرێم کە تا دوێنێ عێراقی بە دراوسێ دەزانی و ئەمڕۆژ شانازی بە عێراقی بوونی خۆیەوە دەکات. مامۆستایەکی زانکۆ دەڵێت ئەوانە هەمیشە شانازیان بە عێراقی بوونی خۆیانەوە کردووە تەنانەت لە کاتی ڕیفراندۆمیشدا بۆ خۆیان ئاساییە، بەڵام کاتێک فەرمانبەرێک داوای گواستنەوەی موچەکەی بۆ سەر بەغدا دەکات دەڵێن خیانەتکار و خۆفرۆش و نیشتیمان پەروەر نییە. ئەوانەی کە خۆیان کردو بەدەم ڕاست میلەتە داماوە بڕات بێ بەردەوام شانازیان بە عێراقی بوونی خۆیانەوە کردو. هەر ئەمڕۆ نییە؟ هەر ئەمڕۆ نییە، بەردەوام شانازیان بە عێراقی بوونی خۆیانەوە کردووە. بڕۆ مێژویان هەڵبەرەوە ڕۆژێک لە ڕۆژان نیانوتو ئێمە عێراقینی، تەنانەت لەو کاتەشی کە ڕیفراندۆمیانە کرد نیانوتوە من ئێمە عێراقینین و هەروتوانە ئێمە عێراقین و شانازی بە عێراقی بوونی خۆمانەکەین. دوو ڕۆژ دوای ئەوەش کە ڕیفراندۆمەکە کراو نەتیجەکەشی دەرچوو هەر شانازیان بە عێراقی بوونی خۆیانەوە کرد. بەڵام بەداخەوە ئەگەر میلەتێک هاوڵاتیەکی داما و موچەخۆرێکی داما و کاتێک کە داوای موچەکەی خۆیەکات ئەڵێ بابەجان ئەم غەدرە لەسەر من ڕابگرن، ئەو موچەی کە بەغدا ئەینێرێت بۆ من مەیدەنە بندیوار، من داوا ئەەکەم ئێوە موچەکە لەبەر ئێوە دەستپیسن، موچەکەی من ئێوە نەمبەنێ، من ڕاستەخۆ لە بەغا وەرەگرم، هەزار تۆمەتی بۆ دروستەکەن، ئەمە خیانەتەوە قەوارەی هەرێمی کوردستانە ڕوخێ و نازم. هەی باشە تۆ چی بۆ بەغا لە بەرچاو هەموو کامێرەکان دەڵێ من شانازی بە عێراقی بوونی خۆمەواکەم و ئەچیتە بەغا و ڕۆژ وەکو کاروانسەرای لێ هاتووە بەغا هەر ڕۆژی وەفدێکدان نەڕوات و لەوێ ئەپاڕێنەوە لە مستەفا کازمی و لە نازم لە کێ و کێ لەم سەرکردە شیعە و هەروە سەرکردەی حیزبە سیاسیەکان بۆی کە 2 دۆلارتان 2 دینارتان بۆ بنێرێ. بۆچی ئەمە خیانەتکردنیە؟ بۆچی ئەمە ڕوخانی قەواری هەرێمی کوردستان نییە؟ بۆچی ئەگەر فەرمانبەرێکی داما و لە تاو ئازاری برسێتی لە تاو ئازاری نەخۆشی داوای ئەوە بکات بڵێ من موچەکەی خۆم با ڕاستەخۆ لە بەغا وەریگرم با خەڵک نووسێت. بە بڕوای چاودێران ئەم سیاسەتە خراپەی بەرپرسانی کورد تەنانەت پێگە و ڕۆڵی کوردیشی لەسەر ئاسی وڵاتان لاواز کردووە و بڕوا متمانیان لەدەست داوە. لە هەمان کاتدا ئەوانەی تا دوێنێ دژی بەغدا بوون ئەمڕۆ ڕێگەی بەغدایان کردووە بە کاروانسەرا و وەفدێک نەگەڕاوەتەوە، وەفدێکی دیکە دەڕوات. کاتێ بینین بۆ منەمان سەردەمانێک باسێن لە عێراقی دراوسیە کرد، بەڵام بینی ئێستا ئەمڕۆ بە قوڵایی استراتیژی خۆیانی دەزانن و شانازی بە عێراق بوونی خۆیانەوە دەکەن. کاتێکە بینین بۆ منە باز دەکەن کە لەگەڵ پێویستە بە خۆپیشاندنانی بەغا بە شێوەیەکی باش ڕەفتار مامەڵە بکرێت، بەڵام لە ناوخۆیان بینین کە بەشی خۆپیشاندنانی ناوخۆ ئازار و ئەشکەنجەدان و زیندانی کردنە. بۆیە ئەمەش لە چوارچێوەی بەژۆندیە هەم حیزبی و هەم شخصەکاندا خۆی دەبینێتەوە کە ئەمانە سەبنەمایەکی استراتیژی گرنگ و نیشتیمانی هەنگاو نانێن، بەڵکو بەپێی بەرژەوەندەکانی خۆیان کە دوجار ئەم بەزرەرن بۆ سەر هەم پێگەی هەرێمی کوردستان و هەم قەواری سیاسی هەرێمی کوردستان دەشکێتەوە. وا دەکات بەڕاستی کە ڕۆژ بە ڕۆژ پشتیوانان و دۆستانی هەرێمی کوردستان بەرەو کەمبوونەوە بڕوە. لە دوای ئەنجامدانی ڕیفراندۆمەوە پێگەی کورد لە گۆڕەپانی سیاسی عێراق و دەرەوە لاواز بووە. لە کاتێکدا پێش ڕیفراندۆم هەرێمی کوردستان پێگەیەکی بەهێزی جیوگرافی و سیاسی هەبووە، بەڵام ئێستا ئەوە بەدی ناکرێت. ئێستا سەرکردەکانمان شانازی بە عێراقی بوونی خۆیانەوە دەکەن و سربەخۆیی و جیابوونەوە لە عێراق و دەوڵەتی کوردیش وەک ئەوەی ئەوان نەبوون خۆیان بۆ تێکدا بوو. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.